سوپاس ئێمە دەمێکە درکمان بەو مەسلەی دەوڵەتی تورکیا کردووە و هێرشی سوپای تورکیا بۆ سەر باشووری کوردستان و تێکدانی ژینگە و سروشتی هەرێمی کوردستان. ئەمە دوو ئامانجی لە پشتەوە یەکیان ئامانجێکە کە دەوڵەتی تورکیا ئاوێ ئەو ناوچەی کە هێرشیە کاتە سەری داگیریکا ببێتە خاکی دەوڵەتی تورکیا. دووەم ئەوێ ئەو ناوچەی کە ڕەز و باخ و چڕی دارستانی هەیە هەمووی لە ناو بەرێت و بیشێوێنێ لەبەر ئەوەی خەڵک ئیتر لە سەر زێی خۆی و لەسەر گوند و لادیەکانی خۆی دەربەدەر کات و جارێکی تر داوای مافی نیشتەجێبوون لەو سنوورە نەکاتەوە. بۆیە ینی دەوڵەتی تورکیا بە بەرداوامی ئەمە ئامانجی بووە. لەلایەکی ترەوە مەسەرەن ئەوێ ژێرخان و سەرخانی ئابووری ئەم وڵاتە یان ئەو دەڤەرە تێک بدا کە ئێمە زۆر لە جوتیارانی ئێمە یان مەسەرەن گونشینانی ئێمە لەو دەڤەرە یعنی ژیانی ڕۆژانیان لەسەر باخ و ڕەزداری و ئاژەڵداری و ئانەیە. ینی ئێمە دەمێکە هاوارمان کردووە کە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بێتە دەنگ، پەرلەمانی کوردستان بێتە دەنگ لەسەر ئەم پرسە. ئەمە پرسێکی گرنگە، ئەمە پرسێکی چارە نووسازە. ئایا دەوڵەتی تورکیا هاتووەتە خاکی باشووری کوردستان ئەوێ هەم خاکەکەی داگیرکە هەم ئەوێ سروشت و ژینگەکەی لە ناوبەرێ؟ ئەمە بەڕاستی پرسێکی گرنگە. ئەبێ هەموو کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان لایانی یەکەمە بەرپرسە لە ئەم وڵاتە، ینی ئەو کە ئەتوانێت لە ڕێی نوێنەراتیەوە من پێشترژە لە تیڤەکانە باسم کردووە ئەتوانن لە ڕێی نوێنەراتیان کانیان لە ئەنقەرە ئەوانە بچن قسە لەگەڵ حکوومەتی تورکیا بکرێ بڵێ کاکە تۆ بە بیانووی بە ناوێکی ترەوە هی بۆ ژینگە و سروشتی ئەم وڵاتەی من تێکەدەی بۆ ژێرخان و سەرخانی ئابووری گوند نیشانانی و من و هەرێمی کوردستانەکەی من تێکەدەی. ئەمە بەڕاستی پرسێکی گرنگە. هەتا ئێستا ئەتوانین بڵین لەو بارەوە حکوومەت و پەرلەمانی کوردستان بێدەنگی هەڵبژاردووە وەکو ئەرکێکی نیشتیمانی یان نەتەوەی یان حکومڕانی بێدەنگی لێ هەڵبژاردووە. ینی یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە کە ئەو ڕێژەی سەوزایی ینی نێڵێ خاپووریکە بە هەر شێوەیەک بێ بە هەر ناوێک بێ لە ناوی بەرێ. ینی ئێمە بینیمان کە لە هێش و داگیرکاری بۆ سەر شاری ئەفرین لە ڕۆژاوای کوردستان کە بە ملیۆنەها دارە زەیتون هەبووە. باشە ئەوان هەڵیان کەند و دارە زەیتونەکان لە ڕێی تڕێلە و سیاری گەورەوە گواستیانەوە بۆ دەوڵەتی تورکیا بردیان بۆ وڵاتی تورکیا. ینی ئەیانەیە لەوێ ئەم مەسەرەن جارێکی تر لە باشووری کوردستانە بێنەوە وەکو ئەفرینی لێ بکەن. ینی مەسەرەن زۆر شت هەیە لە پرسی ئەم پرسی ژینگە هەڵێگرێ، هەم پرسە ژینگە سروشتیەکە هەم پرسە ژینگە سیاسیەکە. ینی ئەو ئەوێ بە هەردوو ئامانجەکە ئەمە لە ناو بەرێ. ئێمە پێمان وایە مەسەرەن بۆ داگیرکردنی باشووری کوردستان کە ئەو ئەوێ ئەو منتیقەی ئێمە لە زاخۆ و هەرێمی بڵێن کوردستان لەو دەڤەرە لای بادینان و ئامێدی و شیرازیە ئەوانە ئەو منتیقەیە چڕێکی دارستانی زۆری هەیە. ینی بەدەل لە چڕی دارستان و ڕێژەیەکی زۆر سەوزایی ئێمە زۆرترین ئاژەڵی کێوی و گیان لەبەران لەو منتیقەیە هەیە. ینی مەزەنە ئەکرێ ئێمە لانەیە ئاژەڵی وامان هەبێ کێوی لەسەر ئاسی گیان زۆر دەگمەن بێ کە لەو دەڤەرە ئەو هەربڕینەوەی دارەکە نییە. ئەو ئاژەڵ و ئەو گیان لەبەرانش لەو منتیقەیە لە ناوەچێ کە چڕی دارستان نەماکەین بوو ئەو ئاژەڵان سەگەدانە بن ئەڕۆن کۆچەکەن لە هەمان کاتە ئەوان ئەکەونە ڕاوکردنی لە ناوی ئەبەن. ینی زەرەرێکی زۆری داوە، ینی زەرەرێکی زیاد لە حەدی داوابین. ئێمە مەزەنەی ئەەکەین بە کارەساتێکی ژینگەی گەورە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، چونکە ئەوەی کە هەم بە تۆباران ئەیکا هەم بە داگیرکردن ئەیکا هەم بە شێوازی ئەوەی لە ڕێی کۆمپانیا و ئەوانەوە ئەوێ هەم خاکەکەی داژیکا بیکات بە شێوازێکی تر ئەم دار و درەختانە هەمووی لە ناوبەرێ. ئێمە بەدەلەوە ئێمە زۆر درکمان بەشتی تر کردووە. ئێستا پرۆژەی بەندای کاپ کە ئەو پرۆژەیەکە لە باکووری کوردستان ناکرێتەوە، ئەم پرۆژەیە بۆ بەناوی گلدانەوەی ئاوە، بەڵام لە هەمان کاتە ئەمە سیاسەتێکی گەورەی لە پشتەوەیە و دواتر چۆڵکردن و ئێرانکردنی حەسەنکەیف و ئەو منتیقەی باکووری کوردستان کە زۆری ئەکەوێتە ژێر ئەو بەنداوەوە ئەمە بۆ خۆی لە خۆیان سڕینەوەی
هەم کووردە لەوێ هەم کۆچکردنی جارێکی تری کووردە لەوێ هەم دواتریش ئەوێ ئاسەواری ئەم شتە سروشتیە نەمێنێ لەوێ کە ئێمە لە حەسەن کەیف و ئەوانە عەرزێکی زۆری زەراعیمان هەیە ڕێژەیەکی زۆر خەڵکی ئێمە سەرقاڵن بە کێشەی دانەوێڵە بە ئیشی ڕۆژانەی یان ساڵانەی دانەوێڵە و ئەوانەوە کە دووسە ئەمانە هیچی نامێنێ بۆیە دەوڵەتی تورکیا ئامانچەکەی ئەمانەیە ئەوێ بە هەموو شێوازەکان لە ڕێی گرتنەوەی دروستکردنی ئەو بەنداوانە و دواتر لە هەموو جۆرەکان هەوڵ ئەدا هەم ژینگە و سروشتەکەی تێکدا هەم دواتریش کۆچیش بە خەڵکی ناوچەکە بکە ئێمە نمونەیەکی زیندوو لە شاخی گۆژەکە شاخی گۆژە سووتا 27,000 دارمان سووتە 27,000 دارمان سووتە ئێمە مەزەنەمان کرد 5 ئۆکسسیجینی هاوڵاتانی شاری سلێمانی نەما ئێمە ئێستا بۆ باش منتیقەی شیلازیە و زاخۆ و ئامێدی و ئەو لەوێ یعنی مەزەنەی میلیۆنەها دار ئەکرێ کە ئەبراوەتەوە لە ناوچووە واتە ئێمە زیاد لەوەی کە ئەگەر ژماری بۆ دانین کە ڕێژەی ئۆکسسیجینی هاونیشتیمانیانی ئێمە نامێنێ کە لە چەند ساڵی چەند ساڵێکدا بێت ئیتر ژیان لەوێ ئەستەمە بێ بۆ هاونیشتیمانیانی ئێمە لەوێ خەڵک ناتوانێت ژیان بگوزارێنێ یعنی ئەو ئامانجێتی لەوەی ئۆکسسیجینەکە لێ ئەبڕێ وەکو باسم ژێرخانی ئابووری سەرعەخانی ئابووری لێ قەتعەکە و نایڵێ لەسەر زێ و با و باپیرانی خۆت بمێنی ئەمە هەمووی هۆکارە یعنی ئەو بە میلیۆنەها دار مەزانەی کراوە کە بڕاوەتەوە ئیتر ئەم دارانە هەتاکو لە ڕێی کۆمپانیەکانەوە فرۆشراوە بە 400 بۆ 500 میلیارد لیرەی تورکی یعنی ئەمە هەم دەستکەوتێکە و دەستی کەوتووە هەم دەستکەوتەکەش ئەوەشێ کە تۆ ڕێژەی سەوزایی هاونیشتیمانیانی ئێمەی بڕی و ئۆکسسیجینی لە هاونیشتیمانیانی ئێمە قەتع کرد ئەمە کارەساترین گەورەترە لەسەر ئاستی ژینگە و سروشکە وەک باس پل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هیچ وڵاتێک نەبووە بەقەی وڵاتی ئێمە لە ڕێی تۆبارانکردن و داژیکاری و ئەوانە زەرەر و زیان بەر ژینگەکەی کەوتوێ ئەوە یەکەم هەرێمین یەکەم وڵاتین کە ئێمە ژینگەکەمان لەلایەن داژیکەرانەوە شێوێنراوە ئەمە نەوەکو جەنگێکی ساردا ئەمە ئەتوانین بڵێن جەنگێکی دەرونی ڕۆژانەیە لەگەڵ هاونیشتیمانیانی ئێمە ئەوێ بە هەر شێوەیەک بێ هاونیشتیمانیانی ئێمە لە ناوبەرێ گەشە نەکرێت لەو منتیقەیە و دواتر ئەو بەلایەنی سەربازیەوە ئەوێ جارێکی تر دیسان تۆ هەر لە ناوبەرێتەوە بەڵام هیچی بەقەی ئەم جەنگە ساردە دەرونیە گەورە نییە کە تۆباران یەک منتیقە تۆبارانەکان چەند منتیقە تۆبارانەکە بەڵام ئەمە لێشاوی بڕینەوەی میلیۆنەها دار و درەختە لەو ناوچەیە ئیتر ژیانی خەڵکی ئێمە لەو منتیقە ئاستەنگە بێ چکە لەبەرەوەی زۆری هاونیشتیمانیان ئێمە بە کاری کشت و کاڵیەوە خەریکن بە کاری ئاژەڵداریەوە خەریکن نامێنێ کە ئەمە نەما ئیتر ژیان لەوێژ نامێنێ ئەبێ بۆ خۆی چۆڵیکە کە چۆڵکە ئامانجەکەی ئەو بۆ خۆی داگیرێکە بە خاکی خۆی زانێ بە مڵکی خۆی زانێ بۆیە کەوتوتە ئەو جەنگەل لەگەڵ ئێمە جەنگی بڕینەوەی دارستانەکان و نەمانی ئۆکسسیجینی هاونیشتیمانیانی ئێمە بەردەوام هەڵوێستمان هەبووە بەردەوام ئێمە قسەمان هەبووە لەسەر ئەو پرۆسەی داژیکاری و تۆبارانکردنی هەرێمی کوردستان و نەمان و شێواندنی ژینگەی گشتی هاوڵاتیانی ئێمە بە بەردەوامی قسەمان کردووە ئێمە لەگەڵ بانگەوازمان بۆ حکومە کردووە بۆ پەرلەمان کردووە بۆ لایانی پەیوەندیدار لە مەسائیلی ژینگە لە حکومەتا قسەمان لەگەڵانە کردووە ئێمە هەر لە زێی وەرتیەوە ئێمە تیمێکمان ڕۆیوەتە ئەوێ لە کاتێکدا کە تۆبارانی ئەو منتیقەیە کرا ئێمە چوونەتەوە وتمانە بە هیچ بیانێک ئێمە قوبوڵمان نییە تۆ بێ ژینگە و سروشتی و هاونیشتیمانیانی ئێمە تێک دەبی خێتە ژێر مەترسیەوە هەڵوێستێکی لاوازیانە بۆ زەعی بووە هیچ هەڵوێستێکی جدیان لەسەر ئەو پرسە گرنگە نییە ئێمە لە ڕووی ژینگەی و سروشتیەوە ئێمە ئەڵێن کارەساتێکی وا گەورەیە کە مەزەنە ناکرێت ئەبێ ڕێگیری بکرێت چونکە لەبەرەوەی هەج وڵاتێک بێ وڵاتێکی تر داژیرکا یەکسەری ئەو پەنا ئەبا بۆ ئەوەی کە ژینگە و سروشتی ئەو وڵاتە تێکدا ئەوەی ئێمە ئێستا لەو حاڵەتیان کە ئەوان ئامانجی یەکەمیان تێکدانی ژینگە و سروشتی هاونیشتیمانیانی ئێمە ژینگەی گشتی و لەگەڵ ئەوەیە ژینگەی گشتی دواتر ئێمە
جارێکی تر ئەگە باسکەن ژینگەی سیاسی وڵاتەکە شەقاتە مەترسیەوە ینی ئێستا بۆ خۆتانەزانن کە بە بەردەوامی ئەو هێرشەی دەوڵەت دەوڵەتی تورکیا بۆ سەر باشووری کوردستان جێگای مەترسی و دڵەڵاوکەی هاونیشتیمانیانی ئێمەوە چۆڵکردنی ئەو منتیقەیەکە کە هاونیشتیمانیانی ئێمە لی نیشتە جێبوونە کە بە مەزەنی میلیۆنەها خەڵکە کرێت لەوێ ئەمانە هەمووی سەرگەردانە بن ئەمە هەیەترچەوە ئەمە جارێکی تر ئێمە ئەم وڵاتی ئێمە لە سەدەکانی ڕابردووە بەر ئەنفال و شاڵاوی ئەنفال و چیمای بارانکردن و ئەمانە کراوەتەوە جارێکی تر ئەیانوێ ئەم شەڕە دەرونیە لەگەڵ ئێمەکان هەمان ئەو ئەنفالەیەکە لە هەشتا کرا لەسەر باشووری کوردستان 100 ساڵتری ئەوێ بۆ ئەوەی کە دارێک لەو منتیقەیە بڕاوەتەوە هەتاکو وەکو خۆی لێبێتەوە چونکە ئەو دارانە خۆڕسکن هەر تەمەنی یەک لەو دارانە نزیکەی بۆ 70 ساڵ ئەبێ تۆ جارێکی تر بیتەوە لە بەڕووە بیچێنیتەوە هەتاکو 100 ساڵترێوێ کە وەکو خۆی لێبێتەوە کە لەوانەیە وەکو خۆشی پێویست دەرنەچێتەوە چونکە لەبەرەوەی ئەو دارانە تەمەنێکی زۆریان هەیە ئەو دارانە دارێکن ینی ناڵین ئیمڕۆ لێدراوە ئەو هەساوە بۆ بە ناوی شتێکی ترەوە لە ناوی براوە ئەو دارە بۆ خۆی خۆڕسکانە بووە لە ڕێی وینەوە بووە لە ناو ئەچێ ئێستا 100 ساڵتر ئەمێنێ بۆ ئەوەی کە وەکو خۆی لێبێتەوە